بینەرانی ئازیزی کەناڵی سلێمانی جوانترین سڵاوتان لێبێ، من سیرات بابانیم، خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی هەفتانەی وەرزش بە خزمەت ئێوەی ئازیز شادمەوە. بینەرانی ئازیز، بۆم هەفتەی بەرنامەکەیەکی لە وەرزشکارە دێرینە ناسراوەکانی کوردستانمان میوان کردووە کە بۆ ژمارەك لە یانەکانی کوردستان یاری کردووە و لە ئێستاشدا خاوەنی یەکی لە تیپە میلیە بەناوبانگەکانی کوردستان، ئەویش حیدەر محەممەدە، ناسراو بە حیدەری زانکۆ. کاک حیدەرجان سڵاو لێبێ و دڵخۆشم ئەمڕۆ لەگەڵمانی. سپاس، سڵاو لە ئێوەش خۆشەویستم، سپاس بۆم دەرفەتە، سپاستانەکەم دووبار. کاک حیدەر، ئەگەر سەرەتا پێمە سەر و باسەی بە دروستی ساڵی چەند و هاتیتە نێو دنیای تۆپی پێ و دەست کرد بە یاریکردنی تۆپی پێوە، کەی دەست کرد بە یاریکردن لە سەراسییانەکان؟ بەڵێ من سەرەتا لە هەڵەبجەی شەید بوون، بڵێ پارێزگای هەڵەبجە، دواتر دوای کیمیابارانی هەڵەبجە هاتینە شارۆچکەی زەڕانی خۆشەویست 1970. من لە 1/5/88 دەستم کرد بە یاری لە تیپێک بە ناوی تیپی خەبات. دواتر بەردەوامم لە کاری وەرشی تا ئەو کاتەی چوومە شەبابی نادی سلێمانی و کاتە سیروانی نوێ، ئێستا سیروانی نوێ، پێشتر سیروان بووە. دواتر تیپێکماندانە بە ناوی تیپی هۆرشی سەربەست کە فەریقی شعبی بوو، دوایەوە تیپی هۆرشی زانکۆ، دواترش تیپی سەربەست. دوازەم سێ تیپی شعبیم کرۆ و 5-6 نادیەکانی کوردستانۆک و نادیەکانی هەولێر و دوهۆک و سلێمانی و دەربەندی خان و پارێزگای هەڵەبجەوان. باشە، سەرەتای دەستپێکردن چۆن چوویتە ئاستی یانەکانەوە؟ کێ سەرتا دەستی گرتی؟ لە ڕێکیەوە چوویتە یانەکانەوە؟ یەکەم یانە دەست پێکرد چی یانەیەک بوو؟ یەکەم یانۆک و ئاماژەم پێکرد شەبابی نادی سیروان بوو لە سلێمانی، لە فەریقی شعبی یاریمە کرد. دواتر کۆمەڵێک ڕاهێنەرمان لەگەڵ بوو، وەکو کاک مەریوان نەقشبەندی، مامۆستا سەردار عەلی کاگوالی، ئەو سێ برادەرە پێکۆ یاریمانە کرد. من تەمەنی لایم هەبوو، لە بڵێن شارع و کۆڵانەکان یاریمە کرد. کاگوالی وتی حەزەکەم بێتۆ شتێک و تێدایە کە بارەیەکە بۆ یاریکردن بشێ. هاتم دەستمان پێکرد، تیپێکماندانەیە تازە بناغی شارۆچکەی هەڵەبجەی تازە دانرا بوو بە ناوی تیپی هۆرشی سەربەستەوە. دواتر لێوە دەرکەوتم، یەکەم یاریم هێشتا نەچوومە شەباب، تەمەنێکی کەم و منداڵ بووم. یاریەکمان دروست کرد لەگەڵ تیپێکی بەغداد بە ناوی نادی سەباع بوو، منیان برد لەگەڵ خۆیان. یەکەم یاریم لەوە دەستم پێ کرد. دواتر کاک فازیلی حاجی بوو، وابزانم بەبیرمێت، سەیری یاریە کردین نەوجەوانی سلێمانی تیپی هۆرشی زانکۆ، مناڵ بووم من، تی ئەو کوڕە ئەو ژمارە دەیەم بۆ بنێرن بۆ شەبابی نادی سیروان. لەوە دەستم کرد بە یاریکردن لە یانەکان. دواتر یانەی وەرشی شارەزوور دامەزراوک و پێم وتن لە 1995. دوای یانەی وەرشی شارەزوور چوومە یانەی وەرشی ئەزمەر لای کاک هادی کەریم، ئێستا جێگری یەکەی تۆی پێ کوردستانە. دواتر بۆ یانەی وەرشی بەختیاری لای مامۆستا نەجاد ڕاهێنەرمام و دوایەوەش چوومە نادی دهۆک. ئەوە بۆنەی زروفی سیاسی شەڕی ناوخۆ نانهێش بڕۆم گەڕامەوە. دوایەوە ئاوارە بووین بۆ هەولێر، لەوێ ڕۆشتمە یانەی وەرشی ئاسۆ و جیهادی هەولێر یانیم کرد. دواتر گەڕامەوە 2003 و 4 بوو، وابزانم چوومە یانەی وەرشی برایەتی، و کاتە کاگمەجی سەلام ڕاهێنەرمان بوو. دواتر گەڕامەوە هەم بۆ یانەی وەرشی شارەزوور و دەربەندی خان و هەڵەبجە و ئیتر زۆربەی یانەکانی کوردستان تەقریبەن یاریم کردووە لەو سنوورەی خۆمە. لەوانەیە زۆرێک لە بینەرەکان یان لاوەکانی ئەم سەردەمە نەزانن، بۆ نمونە کاک حیدەر لە چ شوێنێکی یاریگە بۆنەوە یاری کردووە، بە حکومی بۆ نمونە لەوانەیە زانیاریگە وتوان لەسەر یاریکردنی کاک حیدەر نەبێت. من پێم خۆشەوە لێرەوە باسێک لە شوێنی یاریکردنی خۆت و ئەو مەرکەزانی کەوا توانیتە یاریان تیا بکەی، بۆن لە چەند مەرکەزا یاریت کردو بۆ بینێرانی بخەیتە ڕوو؟ بەڵێ من بیدایەت هەر سەرەتاوە زۆربەی یاریەکەم لە هێرشبەر و هجووم یاریم کردووە، دواتر لە تاکشۆب لە باڵەکان، دوایەوەش یاریەک بە بیرم یاریمان کرد لەگەڵ یانەی وەرشی سلێمانی بۆ کاتە هونەر یارزانێکی زۆر چاک بوو. کاگمەجیات تی حیدەر ئەمڕۆ تۆ ئاگاو لە هونەرە بێوتم چۆن تی تاک دیفاع یاریک، ئیتر پێم نەوت بۆچی بۆ چۆن یاریکە من هجوومم، وتی نابێ وا یاریکەی. ئەوە یاریەکەشمان کرد 2-2 کۆتایی هات، هەتا لە تاک دیفاعشۆ دەها بەزیم و گۆڵی تعادلم دروست کردەوە. ئیتر بە یاریزان کە چۆیانە ئەبێ نەڵێ من مەرکەز ئەمە نازانم چەپ و ڕاستەوانە، بەس من خۆم هەر بە سەرەکی لە هێرشبەر یاریم کرد. لەو یانانێکەوە کردوتەوە بە گشتی شێوی گشتی ئەو یاریانێکەوە ئەنجام بداوە لەسەر ئاستیانەکانە کە بە حکومی تۆ هێرشبەر بیتە، چ بەرگریکارێک قورسترین بەرگریکار بووە کە ڕوبەڕووی بوو بێتی تۆ لە سەردەم یاریکردنی خۆتە؟
فاروقی برایەتی کاک فاروق بەرگریکارێکی زۆر بەقۆت خێبرا یعنی کامل ماوەسەفاتەوەی هینی تۆپی پێویتیە بوو متاخرێکی زۆر زۆر باش بوو من تەنها بەوەی ئێزعاج لە زەڕایانش کاتی خۆی کاک عەباسە بوو دکتۆر عەباس ئەویش بەرگریکارێکی زۆر زۆر باش چیانێک بەرامبەر کاک فاروق یاریت کرده بوو ئەو کاتە هەڵبژاردەی شارە زۆر یاریمان لەگەڵ یانەی وەرشی برایەتی کرد میوانداریمان کردن یارەکە یەک بە هیچ لیان بردینەوە ئەویش هەروەکو ڕێزێک ئەنە خۆ یارەکە یەکسان من فاڵێکی غێرباشییان دروست کرد وازان بەر کاک فاروقش بوو گۆڵەکەی لێ کرد خۆت بە قەرزارێکی ئەزانین لە نێو دنیای وەرزشا کە ڕۆژێک لە ڕۆژان دەستی گرتی بێتی و هۆکارێک بۆ بەرەو پێشبردننی ئاستی تۆ من یەکەم جار وەکو پێم وتن کاگوالی معروف ڕایەتی پێوە شەباب بۆ کاتیپەکەی مەش زانکۆی وەکو بەرشەو ڕیاڵ منافسیش بووین ئەو یەکەم جار پورزایشمە دەستی گرتم دواتر بەڕێز کاگمەریوانی نەقشبەندی دوای ئەوەش مامۆستا سەردار عەلی کەوا هەڵی بژاردم بۆ هەڵبژاردەی شارە زۆر وەکو پێم وتی گەشتێکمان کرد بۆ بەغداد یاریمان کرد لەگەڵ نادی سەباحە ئەو سێ برادەرە زۆر تەئسیر و ڕێنشاردەری من بۆ بەرەو پێشوونم لە وەرزشتە سەر ئاسییانەکانە کام ڕاهێنەریان پێ دوایە لە هەمووی باشتر مرتا بوویتە لەگەڵیاوە یەک تێگەیشتێکی گونجاوتان هەبوو بە بەردەوامی وە بەردەوام هۆکار بووە بەرەو پێشبردننی ئاسی تۆ لە ئەسراسی یانەکانە بەڕێز کاگادی کەریم و مامۆستا نەجات عەبدوڕەحمان لەسەر 2 ساڵ یاریم کردووە لەگەڵ یانەی ئەزمەر ئێستا نەورۆزی ئێستا لەگەڵ بەختیاری مامۆستا نەجات دوو ڕاهێنەری چاک و باش بوون لەگەڵم و زۆر هاوکارم بوو ئەی پێ دوایە کام لەو یانانە یاریت بۆ کردووە لەگەڵ کامیانە زۆر مرتاحیتە لەگەڵ ئیدارەکەیە بۆ نمونە ئیدارەیەکی باشیان هەبووە کە تۆ ئاسوودە بوویتە کە لەو یانەیە یاریت کردووە ئاسۆی هەولێر زایدەن یانەی وەشی شارە زۆر ئاسۆی هەولێر ژەو کاتۆکو پێم و تێمە ئاوارە بووین لە هەولێر بووین بە هەموو ئیمکانێتێک و هەم مادی معنەوی لەگەڵمان بوون و ڕێزێکی تایبەتیان نەگرتی ئەی لەسەر ئاستی تەواوی یانەکانە بۆ نوژمارەیە گۆڵت کردووە کام گۆڵە پێ دوایە هەرگیز لە یادی ناکەی وە خۆشەویستترین گۆڵە لەلات وەڵایی من کەمترین گۆڵمە کرد دروستکەر بووم زیاتر بەس هێرشبەر بووی بەڵام دروستکەر بووی دروستکەر بووم زۆر یعنی کەمترین گۆڵمە کرد بەس گۆڵم هەیە زۆریش بەس گۆڵێک لە یادمە ڕاهێنەرەکەمان کاگمالیک بوو من و دوو هێرشبەری چاک کاروان فایق یارزانێکی زۆر چاک بوو لەگەڵ نادی خانەقی نەبووین هەرتوکمان احتیات کرد گۆڵی وابزانم دوا کەوتی دوایی گۆڵی دووەم ئێمە تەعادولمان کردو شەوتی دووەم وتی بڕۆ ناوە ئیتر هەر چوومە ناو تۆپەکەی لە قاشم لە ناوڕای ساحە تا ئاخری چوون گۆڵەکەم کردەوە گۆڵێکی جوان بوولام ئەوم زۆر زۆر بەیادە دواتریش وابزانم یانەی سلێمانی بوو یان کەمال سەلیم بوو یاری ئەمەل بوو یعنی بۆ دابەزین و سەرکەوتنمانەوە لەوێ قسەیان کردو لەگەڵ ڕاهێنەرەکەمانتیان بەس کاروان و حەیدەر یاری پێمەکە ئێمە هاوکاریتانەکە چیەڵەتان دەنێ بەیەمەی نەبتوو کاگمالی خۆشی وتی من قەوتەوە هین ناکەم دوایە گۆڵم کرد بە شێوەیەکی جوان حرەکەیەکم کرد دوایی ڕاهێنەرەکە وتی خۆتۆتە من یاری ناکەمەوە وەڵام بەرامبەر خۆشمان یاری کەم شی بتوانم ئەیکەم یعنی ئەو دوو گۆڵم لا جوان بۆ ئەوەی کە کردومە بزەبت نازانم سلێمانی بوو یان کەمال سەلیم و ئەوەی لەگەڵ کفریشە لە ساحەی کفری ئەو دوو گۆڵم لا زۆر جوان ئەی وەکو یاریکردن بۆ نمونە لەوانەیە یاریەک هەبوو بێت تۆ گۆڵەتیان نەکردێ بەڵام یاریەک بووە هەرگیز لە یادی ناگی یەکێک بووە لە ساتە خۆشەکانی یاریکردنت وەڵی یاری ناڵێم کەمترین گۆڵمە کرد بەس زۆربەی یاریەکانمان گۆڵەتیا کرد بەڵام یاریێکی خۆش بووە سادێکی خۆش بوو بەس لە فەریقی شعبیە دەورەیەک بوو ئەوەی لە هەڵەبجێ تازە بۆیشت فەریقێکی وابزانام ئەربەت و یان نەسر هاتن بۆ لامان بارانێکی زۆر بوو ئەنجا دواتر گۆڵێکم دروست کرد بۆ عادل باخەوان ئێساتە پرۆفیسۆرە لە فەڕەنسا هەرزانی خۆمان بوو ئرتیکاز بوو کە گۆڵەکەی کرد پێڵاوەکەی لە دەست کەوت بە ئەوە من چوم هین بکەینانی خۆشی بنوێنی لە یاریەکە ئەو ڕسمەی بە پێڵاوەکەی بە دەستەوە دەستێکی دەسیکرێتەوە ملەوە جوانترین و منزەرەی ئەو یارێم بوو کە لام ماوە تۆ زۆرم پێخۆش بوولەوە کە گۆڵیشم نەکرد بەس گۆڵەکەم دروست کرد گۆڵی دووبەیەک بوو کە براوە بووین لەگەڵ ئەو فەریق ئەگەر بڵین ناخۆشترین ساتی یاریکردنت هەم لە سەراسییانەکان بیان فرەشاویەکان بێ پێ دوایە چی یاریەک هەبە بۆ نمونە یان چ کاتێک زۆر زۆر ناخۆش بووە ساتێکی ناخۆش بووە لە ژیانی وەرزشیتە ساتی ناخۆشی من هەموو جارێ وتومە ئێڵێم
هەموو دنیا بەری تۆ کە بە منافسەکە و دۆڕە یعنی خۆشیتیانە ساتە ناخۆشەکان زۆر کات لەگەڵ تیپی شەبابەوە کە منافسمان بوون یعنی کە یاریەکەین وەکو کلاسیکۆی شارە زوور یان شتێکی ناوەدات و هاندەرێکی زۆری ئەمانە یاریمان هەبوو ئەو کاتە لە ساحەی خورماڵ بوو گۆڵێکمان کرد وڵا تعادل هیچ بە پەنارتی دۆڕاین ئەوە زۆر ناخۆش بوو لای من لەسەر ئاسی یانەکانیش ئەو کاتە بوو نادی ئەزمەر دابەزی لە یاریەکان نەبوو بەس من نەڕۆشتین زروفیە کاتە پێشەوە مەجالمانەون کاکسامان میرزا ئەو یارە کاگادی زۆر تەکلیفی کرد ئێمە نەماتوانی بڕۆین ئامادە بین ڕاستەکەی لەبەر فەرێقی شعبی بوو دوای پێ بزانی لەبەرەوە تۆزێکی نیگەران بوو لێمان نەڕۆشتین شەوەکەی کاتە تەلەفۆن شتیوانە بوو سارێک پێ بۆ هاتی وڵات دیانەکەمان دابەزیوە بۆ پلە 2 وابزان پلە 3 بوو ئیتر دواتر هەم چون لەگەڵ یاریمان کو بۆ 2 ساڵ کرمان بە پلەیەک و دواتریش نایە بوو ئەنجاوازمان لێنە ئەگەر بتگەڕێنەوە بۆ ئەو کاتە هەمان برارەدیەوە تیپە میلیەکە یاریکی نەچی بۆ یانەکە بە تەئەکید خۆی ئەبێ وان نەبی لە ڕاستیە خۆی یانە بۆ هەم بژێوی ژیان هەم بۆ دەرکەوتن هەم بۆ شخصێتێکی ڕاضی جیاوازە بەس من ئەو وینەم هەرتیا ما بووە فەریقە شعبیەکەم لە یانەکە زەڕوو بڕواکەی لەوانەیە ماڵ خۆمان یاری بکردای لەگەڵ تیپی زانکۆ حەزمە کرد ماڵ خۆمان دۆڕێ بە تیپی زانکۆ لەبەرەوەی ئادڵنیا بە دووبارەش بێت 100 بارەش بێتەوە من یاری بۆک بۆ فەریقی شعبی هەر بۆ تیپی زانکۆ هەم بۆ تیپی زانکۆ هەر فەریقێک شعبی تیام نەک تیپی زانکۆ ئەگەر تۆ فەریقە شعبیە نەبی ناگەیتە یانە ئەوان بەڵام زۆر جای یاریکردن بۆ تیپە میلیەکان زیانت لێ ئەدا تۆ بۆ نمونە لەسەر ئاستی یانەکان کە ئیسایارێکی بڕەپارێک لە میانەیە وەرەگریت لە بەرامبەر یاریکردن تا بەڵام ئەگەر بچی لە تیپێکی میلیا یاریکی دووە تۆ لەوانەیە ماندووبوونیەکەت هەبێت نەتوانین بۆ یارێک بچی یاخود وەکو خۆت یارێکی نادیت فەوتانە بۆ یارێکی فەریق شاوی یارێکی تیپە میلیەکان یان هەندێکا تووشی پێکان بیت ئەمانە هەمووی زیانت لەدا لەلایەن بۆی کاوە بۆ نادەکە یارێکی لە بەرامبەر ئەم یانێت تۆ پارەی داوە بێت تیپە میلیەکە بە خۆڕاییە وەڵا بە تەئکید دوایە زەرەیش لیاوە من و کاتە لەیانەی وەرشی برایەتی وەرگیرام ئیسابەم هەبوو هەتا ئەژنۆم نەپێچا بۆ تاو کەتە ئیختیبارەکە دەرچووم دواتر ئەم پێشا مدەڕی وتیەوە شێتم هەڵا لە فەریقی شعبی وام لاتەوە وایە بە زیاتر من ئەلحەمدوللا سوپاس بەخوا پێویستم بە شتی مادی نەبوو زیاتر هیوات و حەزی خۆم بۆ فەریقی شعبی هیچ ژیادگاریەکی خۆش بە سراتێکی خەندە ئامێزت هەیە لەسەر ئاستی وەرزشی خۆتا کە بۆ نمونە لە ماوەی ژیانی وەرزشی تا هیچ بەسەراتێکی خۆشە لە ئیسێل باسێکی بۆمان باسێکی خەندە ئامێز بێ واللهی نازانم لەبیرم نییە شتی خۆشمان زۆرە بەس سەر لە یادم نی ئەی لەسەر ئاسی ژیانی تایبەتیش بێ هەر ئەبێت چ شتێکی ئاواژ لە ژیانی ڕۆژانەتە بابەتێکی خەندە ئامێز بێت ئەوە لەگەڵ دایکی ڕەحمەتیمە خوا ئافریکا زۆر ئینکاریەکرێت تۆمە ڕوو بە دووگۆڵی مشتم دای وەرێمە مەرجەکەکەین من ناڕۆم بە دووگۆڵی توێ ژگەرە تەرک وتی زۆر باش وڵا شەو کە خەوت سعات دەوری دوانزانە جگەرەکەی کوژاندو سبەینی هەرسا ئەو فسفۆڕە ئیشیە کرد بۆ نوێشتمەوە چێ داویتی بە تۆ دووگۆڵی من ژگەرە بخواوم بینە سەر باسێک لە تیپی زانکۆ سەرەتای دروستبوونی ئەم تیپی زانکۆی دایکە بۆ کێ ئەگەڕێتەوە وەکێ دامەزێنەرەکانی تیپەکە بوون و ئەگەر باسێکی ئەم تیپمان سەرەتای نەوەدەکان 1970 دوانزە بوو کۆمەڵەیە گەنج خوێندکار لە قوتابخانەی ئالان لە هەڵەبجەی تازە کاگ ئەردەڵان حەمەڕەشید و ئیسام عەبدوڵڵا و ڕەوف عەبدوڵڵا ئەو بیرۆکەیان دانیا ناوەکەیشی بە خۆشەویستی تیپێکەوە بزانم کاک سەرۆت محەممەد شەمێرانی ناوەکەی ناتیپێکی دەربەنیخان نازانکە و پێشتر ماڵیان لە دەربەنیخان بوو کاک سەرۆت ئەوان پەریان پێدا تا ساڵی 92 لە 92 کاک مەریوان ماڵیان لە سلێمانی بوو هاتنە هەڵەبجەی تازە ئەو بوو بە ڕاهێنەرمان هەتاکۆ و کاتەی 97 و 98 دواتر دوای ئەوەی تر مش بووم بە ڕاهێنەر ئەو بیرۆکە لە قوتابخانەوە دروستبووە پێشی زانکۆ یعنی لە 98 تۆ بووی بە ڕاهێنەری ئەم تیپە تا ئێستا و تا ئێستا ڕاهێنەر نییە من ئێستا ڕاهێنەر مەگرتۆ من مشریفی تۆی پێکەم ئێستا خاوەنی تیبی تۆی پێەکە تۆی باڵێ من مشریفیان ئەی لە ماوەی لەم سەردەمی تیپی زانکۆیە هیچ ئینێکی خۆشە بۆ نمونە یاریەکی خۆشە بۆن لە منافەسێکی بە قوت بێ خولێکی بەهێز بێت بێتنە پاڵەوان وە
لەبیری ناکەی بەڵێ ئێمە پێشتر خۆ دەگەر بڵێن چەند نازناوی هەیە ئەم تیپە باسی لە نازناوەکانی و پاڵەوانێتەکان بکەین. ئێمە بیدایەت یانی وەرشی پێشتر خولمانە کردو بەس تەسفیات نەبوو لە ئێمە 1996 تەسفیاتی کرا لە هەڵەبجەی تازە یانەی وەرشی شاردوو سەرپەرشتێ کرد 2 ساڵ لەسەر یەکەم بووین دواتریش تەسفیاتر بەردەوام بوو لە ژنەماندانە لە 1998 و 99دا ئیتر تەسفیات کراوەوە ئێمە خاوەنی 56 نازناوین 34 نازنان پلەی یەکەمیە ئەوی کەشی پلەی دووەمی و نمونەیە یعنی 56 نازناومان هەیە تیپی وەرشی زانکۆ لەسەر ئاستی عێراق و کوردستان هەموو شار و شارشکەکە هیچ نازناوێکتان هەیە لە دەرەوەی کوردستان بەدەستان هێنابێت بەڵێ لە دەربەنی خانەمان لە هەڵەبجەی شەی لە دەرەوەی کوردستان لە دەرەوەی کوردستان نەخێنیمە بەس لە ناو کوردستان بڵێ شار و شارشکەکە ئەگەر باشترین یاریزانی یاخود بڵم لەو یاریزانانێکەوە هەم لە سەردەمی یاریکردنی خۆتە هەم لە سەردەمی یاریکردنی ئەسەر شاکە تاوەکو ئیستا لەوەتی بیزانکۆ دروست بۆ کە تۆ بینیوتە ئەگەر پێکاتێک یانزە یاریزانی بۆ دروستکەی لە باشترینەکان ڕائەکەی ئەوەنە یاریزامان باشە تیپی هەڵەبجەی تازە پیانەوە شاری تۆپ یعنی سا من یانزە بڵێم یانزە یاریزان لەگەڵ حوتی احتیاجیش مشکلن یعنی 2 گۆڵ پارێز دەتوانین هەڵبژێنیت ئەتوانم پێتان بڵێم بەس بڕاکەی زوڵم لە بیسەکە دانی زڵم لە 200 کە یەکەین بەسەر پێتانە لێم تۆ پێکاتەیەکی من پێکاتی لێم بەسەوە پێکاتەوە من ڕێی خۆمە بە برادران لێ من ئارزنەوە چونکە ڕاستەکەی هەرکێ بڵێم بەدیلەکەی لەو باشترە بە زۆکۆی کە داواکەن پێتانە لێم گۆڵپارێز کامەرانمان هەبوو لوقمان عەلیمان هەبوو ئەوە 2 گۆڵپارێزی چاک کامەران هەر عەلی لوقمان هەر عەلی هەر تووکیان نەوەڵا برانەوە 2 گۆڵپارێزی باشن یەکیان لە کۆڵنە دەرەوەکیان لە زانکۆ بوو ئەمە وەکو بە تەمەنەکان و سەردەی من دواتر گەنجەکان سا حەمودیمان هەیە بۆ گۆڵچی چاک بۆم لە جاری وا هەیە پرسیار لە یاریزانێکی ئەوروپیەکەن ئەڵمۆنە پێکاتی خەونەکانت دیاریکە یان لە پێکاتی ئەو یاریزانانە یاری لەگەڵا کردوونە ئێتیان ئەوەی بکەوە تۆ بینیوتە باشترین بووە پێکاتێک هەڵەبژێرێ لەوانەیە تیابی سەردەمی هێشتاکان بێ لەوانی تیابی سەردەمی ئیستە بێ سنجین جاربینی من هەمووی پێکۆڵێن بەس گەنجەکان گلەیمان نێرەکە تۆ هەمووی بەیەکەوە حساباتێکی بۆ بکە لە سەردای دروستبوونیەوە تاکو ئێستا من ئەو زمانی خۆم یاریم کرۆ دیشێتم وەکو پێمتی زۆر باشمانێ بەزەم یانزە یاریزان و ئەو حەواحتیاتەتان پێڵم کاک لوقمان عەلی و کامەران عەلی بەرزان ئەحمەد سەرەتا لە سەرەکیەکانە دەستەوە دواتر احتیاتەکان دیارە ئێستا سەرەکانو پێڵم ناڵێن منەر بە تەسەسول لە گۆڵچە بۆ دیفاع کاک لوقمان عەلی گۆڵپارێز کامەران عەلی گۆڵپارێز ئەو دوان هەرکانیان فەرقیان نیە بۆ من وەکو یەک وابوون تەقریبەن تر کرمان جارجا مدەڕی بەڵێ کامتان لە گۆڵا بن خۆیان بەزەوەی خۆیان کیاشنە گۆڵەکەەوە ئەو دوانە گۆڵپارێزی باش بوون متەئەخیر یعنی بڵێن دوا و ئیرتیکازەوەمانە کاک بەرزان ئەحمەد سامان میرزا شەماڵ عەبدوڵڵا ئەردەڵان حەمە ڕەشید سالار کەریم ئەردەڵان عەلی پێکاتەکە چۆن هەیە جارێ بە پێکاتەکە 4-4-2 ئەمە 4 بەرگری کارەکە 4 بەرگە بەرزان ئەحمەد باشە ئەردەڵان حەمە ڕەشید بەڵێ ئەردەڵان عەلی بەڵێ سامان میرزا ناوەڕاست 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 من بەدڵی من کاک ئەنوەر حەمەد میرزابەک مەحسینە خڕە کاک موحسینان پێوت شوبەکانیش شەماڵ عەبدوڵڵا شوبەیەکەیشمان زانە عەزیز هێرشبەرەکەیش کاروان فایق لەگەڵ یاسین مامە خۆتی تێناکەی نامن خۆم نابێتێک نامۆ عالەمە هەروە نامی خۆی ئاسایە ئەی احتیاتەکان احتیاتەکان ژۆک و پێم وتن سێ دیفاعی چاک بوون گۆڵپارێزەکان حەمودی گۆڵپارێزەکە دیاری کرد سێ دیفاع گۆڵپارێزەکانێکیان بێ ئەنجا دیفاعەکان سێ دیفاعتان پێڵێم کامەران عەلی ئەردەڵان عەلی ئێژەر ئیسا لە ئەوروپایە سالار کەریم ئەمە سێ دیفاعی چاک احتیاتەکانە وەسەتەکان مامۆستا سڵێمان زانا محەممەد ئەو ژێرتیکا زیارەکە زۆر جاری لە وەسەتا بوو هێرشبەری جارێ شوبەکانش پێڵم وتمان حەوت یاریزان سێ دیفاع ئەوە چ ئەدە و 500 دوانیمە ئەخری گۆڵپارێزێکیشمان حساب کرده بۆ 6 یەک هێرشبەرەمێنێ هێرشبەرێکی ساکی هێرشبەرماوە بەرهەم عومەر نەتیبی شەوە باش ئەوە تەشکیلە لای من زۆر باشن و زۆر چاکیش بن و
هەمووشان لە یانەکانی نایاب و پلەیەک و پلە دوی کوردستان و عێراق یاریان کرد ئێساشە کەسانێکی بە شخصێت و ناودیارن لە وەرشی کوردستان و هەڵەبجەی تاس. لەسەر ئاستی یانەکانی کوردستان ئەو یاریزانانی کەوا تۆ یاریانت بینیەوە پێ دوایە باشێژێنن بە کاتێکی ئەومان بۆ دیاریکە پێکاتی ئەوە ناتوانم بەس دوو شتەڵێم. یەکەم من خۆم جمهوری ڕیاڵم مانچستەر یونایتد بەرازیل ڕیاڵ مانچستەر یونایتد بەرازیل بەس معجیبی تەنها دوو یاریزانم لە کووردا و لە ئەوروپا لە ئەمریکا ژۆڵا ئەوروپانیە مارەدۆنا زایدەن ئازادەخڕە بە ڕەحمەتی ئەو دوانە بەس ناتوان تەشکیلە عالەمی دیاری تەشکیلی عالەمینە تەشکیلی یانەکانی کوردستان بۆ یانەکانی کوردستان یاریزانەکانی کوردستان کە لەسەر ئاستی یانەکانە گۆڵپارێز کامەران هەبوو لە نادی سلێمانی کاک حەمید هەبوو لە برایەتی کاکشان بێنەوە بینەر بیان کاک حەمید خالید فاروق هەر بە فاروقی برایەتی بازان فاروق خزر شتێکی ئاوایە ئەمە دوو دیفا کامەران ئەمە گۆڵچی ئەریڤان برای ئازادەخڕە ئەریڤان ڕۆستەم لە چیانێک بوو ئەویش لە برایەتی و سلێمانی زۆر دەبیانەکان یاری کرد ئەوە چوارۆزام یەک دانەمە مادیفا کاژاو کەمال باشە ئەوە چوار وەسەتی ناوەڕاستیش بە ڕەحمەتی ئازادەخڕە کاگازات حاتەم ئەوە دوو شوبەکان کاگاسۆ ئاسۆ قەلان پێوت شوبیوا بدەم چە پێش بوو لە چیانێک بوو لەسەراتی چیان لە چیانە یاری کرد لە یانەی زۆربەی یانەکان یاریان کرۆمان لە سلێمانی و هەولێر و دوهۆک و زۆربەی یانەکان هەمویان یاریان کرۆ کاگ ئاسۆ کاک سەباح سەبەگەڕیان پێوت لە نادی کەرکوو بە یەکۆ لە نادی بەختیاژ یاریزانێکی زۆر مهم بوو هجومیش هیوای چەمچەماڵ هیوای وەزیر ئافرین هیوای وەزیر لەگەڵ کاک هونەر عومەر بەڵێ احتیاتەکانیش قارەمان باش بوو کاک ئەیاد زۆر باش بوو ئەو چەند یاریزانانە گەیشتونەوە هەڵبژاردی عێراق ئەوانە دیاری ناکەین ئاسۆ ڕۆستەموانە شەرت نییە ئەوانە ئیسەبێ پێشووتریش بنەوە چەندین یاریزانمان هەبوو گەشت هەڵبژاردی پێشووتریش کاخەسرە و باشترین دیفاعەوە لە بیرم چۆ بۆ یەکەم کەسەوەم دانایە یەکێ لە ئیرتیکازە باشەکانی هەموو سلێمانی بوو کاک ڕەوفە بوو ڕەوفە کوفە شتێکیان پێوت کۆمەڵێکی زۆر باشە بوو بەس ئەوانەیە کە من بەبیریمە بۆیە تەمەنی من گەورە بیان گەورەتر بن یەکمان نەدیو ئەنە لە هەولێر لە ئاسۆت شەش یاریزانی چاکە بوو لە هەولێر لە جیهادی هەولێر کۆمەڵێکە بوو هەر جیهادە سوورێک بوو خەڵکی کەلار بوو ئەمانە هەمویان باش بوون بەزەو تەشکیلەی مندامنە خراپ بنن باشە لە باوازێک واز لە وەرزەکە بێنین بکەمە باسی ژیانی تایبەتیکەین لەسەر خواردن حەزت بە چ خواردنیەکەتەوە یعنی چێژین سە لەوانەیە بۆ نمونە زۆرێکمان بۆن هەموو خواردنیەکە خۆین یان زۆرینی خواردنەکانە خۆین بەڵام هەندێک خواردنێ تایبەتن کە ئەی خۆین چێژ لە خواردنی ئەبێنین من و سەرکار حاجی یەک تەبیعەتمانەیە من تەنها بەس برنج یعنی کام گۆشتە و کام خواردنە خۆشە برنجتیانە بێ نایخۆ تەلەفۆنی ژەکە مەرکیە لە میوانەوە برنج نەبێن نایم ئەوە یاسای من ئێتر یعنی لە ماسی لە گۆشت لە شفتە کفتە سەر و پێ نازام چی هەموو شتەکان تەنها برنج ئەو سەرکار حاجی باسیەوەکرد نەبێتە غیبەتیش لەم چەند ڕۆژەیە ڕسمێکی دا نابوو مناڵە قاپێ برنجی بەدەستەوە بوو بەفانەوەیزە پێشەی کا دڵایکردنەوە تاگی بکەنەوە ئەمانە خۆی دایناوە زام لە خۆمەزیێ بەخوا لە خۆمەزیێ سەرکار هیوایەتی برنجەوەڵا ڕەفیقی بۆ پێیا بووینجەوە گەر لە شوێنەکە بێکەوە نام بخۆن ئەبێ یەک مەنزڵ برنج تا بۆ سەفرەی شەچی نیەمە لەگەڵ ماڵە پێشوەق دەڵم جارێ قاپ و قاچاقکە برنجەکە بخەنەوەی ئەنجار ئاوا بڕۆین ئەگەر باسێکی بۆ نمونە مناڵی خۆتمان بۆ بکەی سەردەمی مناڵی خۆت بە چیەوە خەری کرد بۆ نمونە وەکو ئیستا مۆبایل و ئایپاد و ئەم شتانە نەبوو مناڵانی سەردەمی ئێوە بۆ نمونە خۆیان بە چیەوە خەریکە چی هەبوو بکاتە تەنها من بە پاسکیل سواریوە زیاتر هیواتم پاسکیل بوودایم پاسکیلم هەبووە تا ئەو کاتەی ژوابزانم درۆی نەبێت تا 2009 پاسکیلمە بوو ئێساشەم بەس زیاتر هیواتم پاسکیل هیچ خەریکی خوێندن نەبووی بابە خوێندنم تا سێ ناوەندیم تاوا کورتە دواتر وازمێنەوە تەمەڵ وڵات تەمەڵ نەبووین لەبەر زیاتەکەی وەرزش بوو یاریگاکە لە بەردەم مینەکە بوو هەر لە پەنجەرگۆی سیرمانە کرد و خۆمان زیوە دامەت دووسێ دەرزمانە فەوتانە چون بۆ یاری کرد ئەگەر باسێکی بۆم هەر بە سەردەمی مناڵی ئەوانە هیچ بیرەوەرێکی خۆشی سەردەم مناڵیت نییە
وڵی بیرەوەری نەوە بەس حەزم لە وەرشە کرد خاڵێک مەبوو دەوڵەمەند بوو هەموو جارە پارەم لێوەرەگرم من بۆ تیپێک بۆ مەولەی زەڕان جا هەر تا سی خوڕما بوو کاتی خۆی لەوانەیە تۆ مناڵبی نووسی بیوتی کێ خۆی بەغیرەت و ئازازانێ بڕۆ لە زەڕان یاری لەگەڵ مەولەیەک ئەو کاتە بابان هەبوو مەولەی ئێرە هەبوو خەباتە بوو نەوجوانە هەرکی هات 5-6 گۆڵی لێ ساڵی چەندە ساڵی هەشت و 1990 ئێوە تۆ لە دایکنەوە ئەو 3 ساڵە هەتا 93 تا چاکترین فەریق بوون لە حوزەی شارە زورا هەتا سی خوڕمە هینێکی گاڵتە ئامێزە بە گەورەی نووسی گۆڤارێکۆی کێم خۆی بە ئازا ئەزانێ خۆی بە فەریقی باشە زانم بڕۆ یاری بکات لە گەڵ مەولەی زەڕانە ئیتر مژین بۆکن خۆم نزیکەکردنەوە تۆپم بۆ هێنان و هەڵاڵا تاوانەیە و کاتەی خستمیانە لاوانی خۆشیانە بەستیپی خەبات و زۆر لاوان نزیک بوون کاکفازیل بە ڕەحمەتی شەهید بوو لغم کوشتی ئەو هاو منیە ناوتی وەرە یاری کۆمان و ژام تۆزەوە زمان باش و هاوکاری مەکردن ئیتر سەرەتای وەرشم لێ دەستەوە تا پێشکی مای لاڵە بژە وەکو پێم تر هیوایەتم 5 کیلۆشتانە بوو. کاک حەیدەر من ئەمڕۆ زۆر خۆشحاڵم کە لەگەڵمان بوویەوە دانیشتن لەگەڵ تۆوە باسکردنێک لە یادەوەرەکانی سەردەمی تۆ بە 2 ساعتیش تەواو نابێت بە کاتێکی زۆرێ بەس کاتی بەرنامەکەمە بەرە کۆتایچێکە لە کۆتایی بەرنامەکە شتێکت مابێت لە دو قسەت لە کۆتایی بەرنامەکە لە کۆتایی مسپاسی جەناب دەکەم و ئەو ستافە جوانەکەەوە خزمەتەکەن بێ بەرامبەر و دەسوچاتان خۆش بێ و منیش وەکو وەرشکارێکی ئەو دەڤەرە و قەزای شار زۆر بە تایبەتی هەر شتێ بە من بکرێ بچووکیتانەکەم و بە هیوای سەرکەوتن و کاری جوانتر لە داهات. کاک حەیدەر ئەگەر باسێکی مەسەلەی ئەم کەرنەڤاڵی زانکۆی داگیر بکە ئەم ساڵ چەند ڕۆژی پێویستە 8ەمی کەرنەڤاڵی بەڕێوە چوت باسێکی ئەمە بکەی چۆن بوو بیرۆک ئەم بیرۆکەیەتان بواتووە سەرەتای دەستپێکردنی ئەم بیرۆکەیە بۆکەیە گەڕێتەوە چۆن بیرتان لەمە کردەوە. بەڵێ ئێمە تیپی زانکۆک و پێمتی کۆنتترین تیپین لە قەزای شارە زوو لە 1970دا مزرانێت تا ئێستا لە 90ەکان و هەتا ئەم ساتێ ئەمەیان دەفتەری ڕۆژانە و ماگانە و ساڵانەمانەیە ڕۆژانە چەند یاریەکەین یاریەکان ئەنووسین ساڵانە کەرنەڤاڵێکی گەورەکەین یادی دامەزانین تیپەکەمان ئینشەڵایەکی یەک یادی 36 ساڵەمانە بەڕێشتان بانگێشەکەین لەو 36 ساڵە هەر ساڵی ساڵی یەکەم و دووەم و سێم هەتا 36 کەسایەتی خەڵاتەکەین ساڵی یەکەم کەسێکەکەین ساڵی دووەم دوو بە پێی ساڵەکە ئەوەنە کەسایەتی سەرجەم شار و شارۆچکەکان لە بوارەکەی خۆیدا ڕۆژنامە نووسە فۆتۆگرافەرە یاریزانە بەرگریکارە خەڵاتەکەین دواتر دوایەوە بیرۆکەی ئەومان هاتۆ کەوایان فراوانی کەنجگە یادەکەمان یادێکی کەماندا ناکەوە کەرنەڤاڵی وەرشێ بۆ باشنەکان لەسەر ئاستی عێراق و کوردستان هەموو پارێزگا و قەزا و ناحێ و شارۆچکەکان بگرێتەوە بۆ ئەوانەی کە لە بوارەکەی خۆیانە خزمەتیان کردووە ئیترەوە ئەم ساڵ هەشتەمین ساڵ و کە ئەنجامماندا ئینشەڵا بەردەوام بێ هەر جارە و برادێکی خۆشەویست سپۆنسەرمانەکە ئێمەش بێ جیاوازی لژنە و نوێنەرمان هەیە لە شارەکانی کوردستان داواکەین هەر کەسە لە بوارەکەی خۆیان وەکو پێم وتی فۆتۆگرافەر و ڕۆژنامە نووس و کەسایەتی وەرشی و ئەوانەی خزمەتیان کردوون ناوەکانمان بۆ نێمەش خزمەتێکی بچووک بۆوانەکەین و خەڵاتێکی ئاوا شتێکی ڕەمزیانە دەینە دواتریش جگە ئەوەی یادی زانکۆ باشترینەکان هەموو ساڵێک لە مانگی هەشتایان و ئەم ساڵ تۆزێ دواکەوت تۆزێ وەنەی ئیشکال و زروف و ئیش و کاروانەمان خولێکەکەین و هاتن و چوونەوەش بیرۆکەیەکی تازەیە بۆ سەرجەم باشترینەکان تیپە یەکەمەکانی شارەکان ئەوکو ئەبتالی ئەوروپا دواتر خەڵاتە دەین بە تیپی یەکەم و دووەم و بێجیاوازی. ئەگەر باسێکی باڵندۆری زانکۆ بکەین ساڵی ڕابردوو بەڕێوە چووە ژمارەیە کەسایەتی هەم لە میدیاکار هەم لە ناوژوانەکان لیژنە بوونەوە باشترینەکانی کوردستانتان دیاری کرد وەکو مەراسیمێکی باڵندۆری وەکو چۆن لە ئەوروپا گۆڤاری فرانسۆر باڵندۆر دیارەکە ئێوەش باڵندۆرێکتان لەسەر ئاستی کوردستان دیاری کرد ئەمە چۆن ئەم بیرۆکەیەتان بۆ هاتووە لە چیەوە سەرچاوی گرتووە ئەم باشترینانە لەسەر ئاسی چی شتێک دیاریەکرێن. بەڵێ ئەوەیش ئێمە وەکو بیرۆکەی خۆم بوو لەگەڵ هاوسەری خۆشەویستم بە ئینی نەکەین دوای نالێشمان بە ئێستا خەڵک هەموو جاالێت و هەرڵی ئەو بڕواکەی ئەوەی ئەو دەستی گرتومەوەی هاوکاری مەکە زۆر شتم لە بیرە چێ یەکسەر وەکو تێبینەوە حیدەر ئەومان لەبیێت وەرزش دۆستا زۆر پێشتر حەزی لە بالە و یاری بالەیە کرد ئەنجا ئەمە خۆمان فکرەی خۆم بوو ئەوش هاوکارم بوو باڵندۆر یەکەم ساڵمان کرد هاوکار جەمال لە سەیسایەق براوە بوو پاریش کردمان کاک جەوهەر یاریزای نادی سیروان
خواناوەکەیم لە بچوو یارزانی ئەوشمان هەڵبژار ئەم ساڵ بۆ ئێمە دوامان خستەکرێت ئینشەڵا لەبەرەوەی یانەکان خولیان دواکەوت ئێمە لە یەک مەوسیماکەین لەو کاتەی کە مەرحەلەی یەکەم کۆتایی تێ نامە بۆ سەرۆکی یانەکان و ڕایەنەرەکان و کەسایەتێکە وەرشەکانی شارەکان نێنی نادیەکان ئەڵێن باشترین یاریزانی خۆتان ئەم مەوسیمان وە دیاریکن دواتر ئەیین بە هەموو ڕۆژنامە نووسە وەرشەکان و کەسایەتەکانی شار ڕۆژەکان دەنگی لەسەر بن کێ زۆرترین دەنگێنە ئەوە بە یاریزانی ساڵ هەڵە بژێر و باڵندۆرە باتوو. شای حەیدەر من زۆر خۆشحاڵم ئەمڕۆکە لەگەڵمان بووی و باسێکردنێک لە ژیانی وەرچی تۆوە ئەو کارە وەرشانەیەکەوە ئەیکەی کاتێکی زۆرەوە بەڵام بەرنامەکەی من هەر ئەوە کاتەکەی وەگە لە کۆتایی بەرنامەکە شتێکت مابێت. لە کۆتایە من سوپاسانەکەم دەست چاوتان خۆشێ بۆ تۆ بۆ ستافە جوانە هیوادارم کاری جوانترکەن و منی ژۆک و حیدەری زانکۆ چیم پێ بکرێ بچووکیتانەکەم و دووبارە زۆر سوپاس بۆ میوانداری و بانگێشەکەت. دووبارە زۆر سوپاس بۆ تۆ بینەرانی ئازیز بەم شێوەیە هاتمە کۆتای ئەڵقەیەم هەفتەی بەرنامەی هەفتانەی وەرزش لە کۆتای بەرنامەکەشە سوپاسی ئامادەبوونی حیدەر محەممەد ناسرا بە حیدەری زانکۆکەم کە ئەمڕۆ لەگەڵمان بوو بەرنامەکەی جوانتر و ڕازاوەتر کرد. سوپاس بۆ ئێوە کە تا ئەم ساتە بینەرما بوون. سوپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێرا ڕێز و سڵاوی سیداد بابانی قبول فەرموون تا ئەڵقەیەکی دیکە و بەرنامەیەکی دیکە هەفتانەی وەرزش بەخوای گەورەتان دەسپێرم شاد و کامەران بن.